ئەم کاتتان باش لە تاوتوی ئەم ڕۆماندا باس لە بارودۆخی بزوتنەوەی ئیسلامی کوردستان دەکەین و تیژ دەخەینە سەر کۆنگرەی چاوەڕانکورایی ئەو حیزبە. هاوکات مەسلەی گەڕانەوەی مەلاکرێکار بۆ کوردستان و پشگیری بزوتنەوەی ئیسلامی لە گەڕانەوەی مەلاکرێکار لایەنێکی تری گفتوگۆی ئەم ڕۆمان دەبێت. بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەم ڕۆمان لە شاری هەولێرەوە میوانداری شوان قەڵاتزەیی و تەبێژی ڕسمی بزوتنەوەی ئیسلامیمان کردووە. کاک شوان ئەم کاتت باش و بەخێر بیت. گەر بکرێت بارودۆخی بزوتنەوەی ئیسلامی کوردستانمان لە ئێستادا بۆ باس بکەی. بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سەرەتا سوپاسان دەکەم بۆ ئەم دیدارە، هەروەها پیرۆزبایتان لێ دەکەم بە بۆنەی دووبارەکردنەوەی کەناڵەکەتان. هیوادارین دەورێکی ڕازگۆیانە و بە جورئەتانە ببینێت بۆ دەرخستنی ڕاستیەکان بە هەموو شێوەکانیەوە لە هەرێمی کوردستاندا. بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق دیارە دایکی لایەنە ئیسلامیەکانە لە کاتێکی زۆر حەساس و هەستیاردا هاتوتە ساحە و مەیدانەکەوە توانی بۆشایەک پڕکاتەوە کە ئەم بۆشاییە بە هیچ لایەنێکی تر پڕ نەدەکرایەوە. ئەمە سەروەرێک کە جێ شانازی ئێمە و هەموو خەڵکی کوردستانە کە لایەنێکی ئیسلامی بەڕابەرایەتی زانای ناوداری جیهانی، زانایە کە لە هەڵقوڵاوی خاچی کوردستانە و هەڵقوڵاوە سیاسەتێکی وهای هەبووە کە نەیتوانی وەک شانۆگەری سەری ڕووداوەکان بکات و لە ئاست ئەم هەموو ستەمانەی حیزبی بەعس و ستەمەکانیدا بێدەنگ بێت. بۆیە بزوتنەوەیەکی ئیسلامی ڕەسەنی هەڵقوڵاوی خۆماڵی دروست کرد، توانی بە ئایدۆلۆژیەتی ئیسلامی بەگەشت حیزبی بەعسدا بچێتەوە و لە هەمان کاتدا هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەو لایەنە شۆڕەجێڕانەی کە ئەو کاتە لەسەر دەمی شاخدا هەبوون هاوپەیمانەتێکی باش دروست بکات و بتوانێ خەباتی کورد لە ئاستێکەوە بەرەو ئاستێکی باشتر و چاکتر و تۆکمەتر بەرێت و ئەمە بۆ کاتی خۆی هەڵوێستێکی زۆر نیشتیمانی موسڵمانانە و نیشتیمان پەروەرانە بووە. لە ئێستادا گەر باس لە بارودۆخی بزوتنەوەی ئیسلامی بکەین لە ئێستادا بڵین لەکوێی پرۆسە سیاسیەکەدایە بارودۆخی ئەم حیزبە چۆنە لە ئێستادا؟ بەڵێ هەڵبەتە بارودۆخی ئەمڕۆی بزوتنەوەی ئیسلامی ئێمە ئەمڕۆ لە کایە هەستیارەکانی هەرێمی کوردستانە بەشدارین، لە پەرلەمانی کوردستانە بەشدارین، لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدارین و پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ سەرجەم لایەنەکانی کوردستاندا، لەگەڵ لایەنە ئیسلامیەکان، لەگەڵ لایەنەتەوەیەکان، لەگەڵ دەسەڵاتە، لەگەڵ هەموو لایەنەکانە. و بارودۆخی بزوتنەوەی ئیسلامی دوای ئەوەی کەوە ئەو لێکترازانەی کە ڕووی لە بزوتنەوە کرد ماوەی پێشەن ساڵ 5 تا 6 ساڵ گەمارۆیەکی سیاسی و ئابووری لەسەر بزوتنەوەی ئیسلامی هەبوو. بەڵام بزوتنەوە زیاتر بۆ لادانی ئەم گەمارۆیانە پشتی بە حیوار و گفتوگۆ بەست تا توانی لە بەرەنجامدا بەسەر کێشەکان دازاڵ بێت و ئەمڕۆ لە ئەنجامی سیاسەتێکی ڕاست و ڕەوان لە هەرێمی کوردستاندا بە پشتبەستن بە ئەندامەکانی بە حیوار و گفتوگۆ توانی بێتەوە ساحەکە و ڕۆڵی خۆی ببینێت لە هەرێمی کوردستاندا بە بەشداریکردن لە پەرلەمان و لە حکوومەت و لە هەموو ئەو بارودۆخانی کە دێنە پێشەوە بزوتنەوە خاوەن هەڵوێست و شوێنی دیاری خۆی هەبووە. کاک شوان، بزوتنەوەی ئیسلامی وەکو حزبێکی خاوەن مێژوو و وەکو خۆشە دوتت وەکو دایکی لایەنە ئیسلامیەکانی تر، حزبە ئیسلامیەکانی تر، بۆچی لە ئێستادا بنکە جەماوەریەکەی لە چاو ڕابردوودا تەسک بۆتەوە وەکو هەندێک بەرپرسی خۆشتان دەڵێن تەنانەت خاوەنی کەناڵێکی ڕاگەیاندنی باشیش نین لە ئێستادا؟ هەڵبەتە ئەوە چاودێرانی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە ئینسافە ئەو شایەتێرە دن ئەو بارودۆخەی ئەو بە سیاسەتێکی نەخشە بۆ ڕێژرا و کە بۆ بزوتنەوەی ئیسلامی داڕێژدا کە نەخشەیەکی ئەوەندە شڕ و پڕ بوو، نەخشەیەکی ئەوەندە کو بڵێ گڵاو بوو بەنسبەت بزوتنەوەی ئیسلامیەوە. ئەم نەخشەی داڕێژ ببوورە کاک شوان، کێ بوون ئەمانی ئەم نەخشە گڵاوەیان داڕشت وەکو خۆت دەڵێ؟ بەڵێ هەڵبەتە ئێمە پێمان وایە ئەو لێکترازانانەی کە ڕووی لە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی کرد بەشێک بوو لەو نەخشانە. ئەوەی کە ڕووی لە ئێمە کرد ئەگە هەر لایەنێکی تر باە زۆر پەراوێستر دەبوو. ئەگەر هەر لایەنێکی سیاسی بە ماوەی 5 تا 6 ساڵ گەمارۆیەکی سیاسی و ئابووری بخرێتە سەر، ئەگەر ئەندامەکانی بە ئیمکانەت و توانای خۆیان بتوان مەقەڕەکان بەڕێوەبەرن، ئەگەر سەکردایەتی بتوانێت بەبێ سیارە و بە تەکسی بتوانێت ئەندامانی بەسەر بکاتەوە،
لە کاتێکی ئەو هادە بەو شێوەیە ئەم حیزبە بەو شێوازە هەرمایەوە بە توانی بە سیاسەتێکی خۆماڵیانە بێتەوە سەر ساحەکە. بەدڵنیایە و ئەو لێکترازانانە ئەو گەمار و ئابووری ئەو گەمار و سیاسی لە ڕابردوودا کاریگەری لەسەر خۆمان هەبووە، بەڵام مانای ئەوەش نییە کە بزوتنەوەی ئیسلامی پێگەی جەماوەری دەستدا بێت. ئێمە توانیمان لە هەڵبژاردننی 25 حوتە بزوتنەوەی ئیسلامی بە توانای خۆی بە جەماوەری خۆی توانیت دوو ئەندام بگەینێتە پەرلەمانی کوردستان و دواتر لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەشدار بێت. بزوتنەوەی خاوەنی نزیکەی 1000 شەهید بێت، هیچ سیاسەتێک هیچ نەخشەیەک ناتوانانی بێجەماوەری بکات. ئێمە ئەگەر حزورمان نەبوو بێت لە زۆربەی شارەکانی کوردستاندا، بنکە و بارەگامان نەبوو بێت، لە غەیری بێئیمکانەتی لە کەمی دارایی هیچ ئەسبابێکی تر نەبووە. بزوتنەوە بە ناخی خەڵکی کوردستانە چۆتە خوارەوە. بزوتنەوە لەسەر دەستی کۆمەڵی گەنج و هەرزەکاردا نەمەزراوە، کۆمەڵی خەڵکی شۆڕژێ ڕووزانە و علەمای بەرجەستەی ئەم کوردستانە دامەزراوە و وەکو باسمان کرد نزیکی 1000 شەهیدی هەیە، سەدان پێشمەرگەی هەبووە. لەبەرەوە ینی بەکارهێنانی بزوتنەوەی ئیسلامی لە ئاسی جەماوەری پراوێز بووە بەو شێوەیە نییە، بەڵکو ئێستا بزوتنەوە لە گەشەکردنێکی فراژبوون سەبارەت بەو لایەنانەی نەخشە و پیلانیان دژ بە ئێوە بڵین پەیڕەو دەکرد و بەکار دەهێنا، کێ بوون ئەو لایەنانە و ئێستا چیان بەسەر هاتووە وا بزوتنەوە دەستی کردوێتەوە بە گەشەکردن؟ بەڵای هەڵبەتە ئێمە دەگونجێ هەموو شتجێی باسکردن نەبێ، بەڵام بەدڵنیاییەوە هیچ وحدەتی سەفی هیچ لایەنێک بەبێ نەخشە و بەبێ پلان تووشی لێکترازان نابێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ناکرێت ئەو نەخشە و پلانەی کە ئەو کاتە هەبوون ئێمە وەکو علااقاتێکی بەستەڵەشی هەر لەگەڵ ئەمانە بەردەوام بین، بەڵکو ئێستا مەسەن بارودۆخێکی تازەتر هەیە، کوبڵی پەڕەیەکی تازەمان هەڵداوەتەوە، دەستمان کرێتەوە بە جم و جۆڵ و چالاشی و علااقات لەگەڵ سەرجەم ئەو لایەنەش کە لە جەستەی خۆمان چوونە دەرەوە، علااقە و هەماهەنگێکی باشمان هەیە. بەڵێ کاکشوان، وەکو خۆشت ئاماژەت پێدایەوە دەڵێن لایەنەکانی تر ماوەی چەند مانگێکە بڵین بودجەیان بڕاوە، بەڵام ئێوە 5 بۆ 6 ساڵ بودجەتان بڕاو پەراوێز خران و وەکو خۆت دەڵێ گەمارۆ دران، لەگەڵ ئەوەشدا کارتان نەکرد بۆ ناشرینکردنی ئەزمموی کوردستان. پێتان وایە ئەو لایەنانە کە بەدەنگ هاتوون لەسەر بڕینی بودجەیان و لەسەر کۆمەڵێک مافی خۆیان ئەزمموی کوردستانیان ناشرین کردووە؟ نەخێرە بە پێمان وایە بڕینی بودجە برسیکردنی خەڵک، بڕینی نان و ئاوی خەڵک ئەمە کارێکی باش نییە و ئەمە هەر خودی خۆی ئەمە ئەزمموی هەرێمی کوردستان ناشرین دەکات. ئەبێ ئێمە بە ئاسۆیەکی فراوانە و بە ئاسێکی فراوانە بۆ هەموو لایەنەکان بڕوانین، نەهێڵین ستەم و زوڵم لە کوردستاندا هەبێت. ستەم هەر کەسێک بیکە هەر ستەمە، پێویستە هەموو خەڵکێک لە هەرێمی کوردستانە چ لەسەر ئاستی حیزبەکان، چ لەسەر ئاستی جەمە، چ لەسەر ئاستی خەڵک مافی دیاری بکرێت، وهروەها ئەرکیشی دیاری بکرێت. بڕینی بودجە ئەوانە درز و کەلەن دەخاتە نێو ڕیزەکانی بزوتنەوەی کوردایەتیەوە، بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردەوە. پێویستە ئەم زوڵم مستەمانە نەکرێن. بەڕاستی بڕینی نانی خەڵک و بودجەی خەڵک کارێکی باش نییە. ئومێدەواریشن ئەو دانیشتانەی کە ئێستا لە نێوان لایەنەکانی کوردستاندا هەیە بە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتەوە هەنگاوێک بێت بۆ چارەسەرکردنی کێشەکان، نەک بۆ بەفیڕۆدانی کات و بەڵکو کێشەکان بەرەو چارەسەر. بەڵێ کاکشوان، مەسەلەی کۆتایی پێ بهێنێت. بەڵێ بڕیاری یاخود مەسەلەی زیادکردنی بودجەیەوە بۆ نزیکەی 200 میلیۆن دینار بەکوێ گەیشتووە؟ بەڵێ هەڵبەتە ئەو بودجەی ئێمە لەلایەن هەندێک لە میدیاکانەوە خوێندنەوەیکی سلبی و نەگونجایی بۆ دەکرا. لەبەرەوە ئێمە دەتوانین بڵێین ئەو بودجەی کەوا زیاد کراوە بریتە لە لابردنی بەشێک لەو زوڵمەی کە لە ساڵانی ڕابردوو لە بزوتنەوەی ئیسلامی کراوە. ئێمە وەکو باسمان کرد 5 تا 6 ساڵ بودجەمان نەبوو، بەڵام بەتاخەوە هیچ لایەنێک لە لایەنەکانی کوردستان ڕۆژە لە ڕۆژان باسی ئەو مەزڵومیەتیان نەدەکرد، بەڵکو لەوانەیە هەوڵیان دابێت بۆ ئەوەی ئەو قەیرانە هەر بەردەوام بێت. ئێمە لە ئەنجامی ئەوەی کە لە دەسەڵاتە بەشدارین، لە پەرلەمانە بەشدارین، خاوەن مێژوویەکی ڕابردووین و ئەم مێژووی ڕابردوو بەڕاستی ئەوەی مێژووی نەبێ ئێستاش و ئایندەشی گەشت نابێت. لەبەرەوە ئێمە لە قۆناغێکی سەختە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کووردا بەشدار بووین، نەهاتووینە سەر سفرەی حازر. بە هەر پێوەرێک خوێندنەوەی بۆ بکەی بە پێوەری خەباتی ڕابردوو، بە پێوەری خەباتی شاغ، بە پێوەری بەشداریکردن لە پەرلەمانە،
هەر ئێمە خودی کاتی خۆی مامۆستا مەلا عوسمان شریعەتی دا بە پەرلەمانی کوردستانە کە لە چۆن ناو پەرلەمانی کوردستانەوە ئێمە لە هەڵبژاردنەکە بەشدار بووین. اینجا ئێمە ڕۆژێ لە ڕۆژان پەنامان نەبرد بۆ بەدەکردنی بەیاننامەیەک یان بە پەیوەندیکردنێکی بڵین ناشایستە. ئێمە دامان بە خۆمان داگرت. بەڵێ کاکشان بمبورە. یعنی ئەو زیادکردنی بودجەکە بەشێکە لە گەڕانەوەی حەق و مافی ڕەوای خۆمان لە ڕابردوودا و ئەمە سوپاسی هەموو ئەو کەسانەش دەکەین کەوا ڕۆڵیان بینی لە لابردنی ئەم زوڵمە لەسەر سەکردایەتی و ئەندام و لایەنگران و ئۆرگانەکانی بزوتنەوەی ئیسلامی. کاکشۆن لە ئێستا دەڕەخنەیەوە لێەوە دەگیرێت دەوترێت کە سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن لەبەر بیر و بۆچوونی جیاواز بودجەیان بڕا، بەڵام ئێوە بودجەتان زیاد کرا لەبەر بێدەنگیتان. ئێمە بەدڵنیایەوە ئەوەی لە کاتی ڕووداوەکانی دوای هەفتەی شوبات و ئەوانە سەیری هەڵوێستەکانی بزنەوەی ئیسلامی کرد بێت لە ئاسی سەکردایەتی و مەکتەبی سیاسی من وەکوتە بێش هەمیشە هەڵوێستمان هەبووە، حتا باسمان لەوە کردە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی جەماوەرەوە بێت، بەدەم داواکاریەکانی سەراکانی ئازادیەوە بێت، بەدەم جێبەجێکردنی هەفتە خاڵەکەی پەرلەمانەوە بێت، حتا باسی ئەومان کردووە وەزعی بارودۆخی هەرێمی کوردستان بارودۆخێکی تایبەتیە، ئەگەر بێت و بەجددیەوە ئەم داواکاریانە جێبەجێ نەکرێن هێڵی سوڕ و لە هەرێمی کوردستان دەکات. پێویستە سەکردایەتی کورد لە هەرێمی کوردستانە، سەرۆکی هەرێمی کوردستان، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، پەرلەمان هەموو ڕۆڵەکانی کوردستان بە ڕۆڵەی خۆیان بزانن، پێویستە بێنە سەر شەقام بێنە ناو خەڵک داواکاریەکان جێبەجێ بکرێت بۆ بەڕاستی ئیشی ئەمڕۆ نەخرێتە سپەینەوە. ئێمە کورد ستەمی زۆری دیوە، زوڵمی زۆری بینیوە. ئەگەر ئەمڕۆ سەکردایەتی کورد پرۆژەیەکی زۆر تۆکمەی نەبێت بۆ گەنجان، بۆ لاوان، بۆ ڕۆشنبیران، بۆ خوێندەواران، بۆ دەرچوانی خوێندنگاکان، بۆ دەرچوانی زانکۆکان، ئەگەر نەتوانن دڵیان بداتەوە دڵیان خۆشکات، دەیان پرۆژەی نەبێت بۆ لابردنی بێکاری لە هەرێمی کوردستاندا، دەیان پرۆژەی نەبێت بۆ چاکسازی کۆمەڵایەتی بۆ چەسپانی دادگەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا ئەیکەی پرۆژەی دەبێت. لە دنیادا چاکسازی بە دووشت دەکرێت، دەسەڵات لەگەڵ ئیمکانەتدا. ئەمڕۆ سوپاس بۆ خۆی پەروەردگار لە هەرێمی کوردستاندا هەردوو لایەنەکە هەیە، ئارامیەکەی لە کوردستاندا، لەبەرەوە باشترین دەرفەتە ئێمە بتوانین زوڵم و ستەم لە هەرێمی کوردستان لەناوبەرین. پێویستە کاربەدەستان هەموو ئەوانێکەوە گەندەڵن، هەموو ئەوانێکەوە خزمەت بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستاندا ناکەن، بە شێوازێکی ڕاستەوخۆ ئیجراعاتیان لەگەڵدا بکرێت. ئیجراعات قیساس لە قورئانی پیرۆز داهاتووە، هەر کاتێک ئیجراعات نەما، لێپرسینەوە نەما، ژیان نامێنێت، گەندەڵی دروست دەبێت، فەوزا دروست دەبێت، نەعەدالەتی دروست دەبێت. لەبەرەوە ئێمە لەگەڵ ئەوە دایم بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژانە، حتا لەگەڵ ئەوە دایم ڕۆژانە ببیستین فلان کاربەدەستە لە ئیشەکەی دوو خرایەوە، فلان کاربەدەستە خرایە زیندانەوە، فلان کاربەدەستە غەرامەی ماڵی کرا، فلان کاربەدەستە ماڵەکەی مسادرە کرا. ئەم ئیجراعاتەکان دڵنیا بە هەشتێکی دنیایی لە کوردستانە دروست دەبێت. بەڵێ کاکشوان کە سوپاس بە خۆی پەروەردگاریش حەز دەکەین کەوا ئیرادەیەکی چاکسازی هەیە، ئەمە وردە هەنگاوی بۆندراوە و هەندێکشی لە مەیدانی عەمەلیدا بەرجەستە بووە، بەڵام هێشتا هەرکەمە. کاکشوان باس لەوەش دەکرێت کە لەبەر ئەوەی ئێوە هەڵوێستەکانتان هاوتەری بۆ لەگەڵ هەڵوێستەکانی دوو پارتە فەرمانڕەواکە وەکو پاداش شتێک کۆمەڵێک ئەندامی ئێوەیان خانەنشین کردو، لە کاتێکدا خانەنشینی ئەندامانی لایەنەکانی تر دەبڕدرێت. ئێوە وەڵامتان چییە؟ برای بەڕێزم، ئێمە مەسەلەی خانەنشینکردنیش و مەسەلەی بودجەکەش ئێمە چەند ساڵە ئیشی لەسەر دەکەین. ئەم خانەنشینانە وەکو لیستێک چەندین ساڵە داومانە بە حکوومەتی هەرێمی کوردستان، چەندین ساڵە داومانێتە وەزارەتی پێشمەرگە. ئەم لیستە ئێستا پێشکەش نەکراوە. بزوتنەوەی ئیسلامی ڕۆژگارێک بۆ لە کوردستانە سێم هێزی کوردستان بووە، سێم هێزی چەکدار بووە. بزوتنەوەی ئیسلامی ئەگەر لێکترازانەکان ڕووی تێ نەکردبایە لە 2001 چۆن ئەمڕۆ هاوپەیمانان و ئەمریکا و بریتانیا تعامل لەگەڵی چێتی و پارتی دەکەن، بە هەمان شێوە ئەگەر لێکترازانەکان نەبایە تعاملیان لەگەڵ بزنەوەی ئیسلامیش دەکرد. بزنەوەی ئیسلامی لە حیزبێک گەورەتر بووە، منطقەیەکی لەژێر دەستدا بووە، هەرێمێکی لەژێر دەستدا بووە، قایمقامی هەبووە، ئاسایشی هەبووە. منطقەی شارەزور ئەوانە خەڵکی ناوچەکە شایدی ئەدەن کەوا ئیداراتی بزنەوەی ئیسلامی چەند ئیدارەتێکی ئارام و میهرەبان بۆ سەرجەم دانیشتوانی ناوچەکە. لەبەرەوە ئەم خانەنشینکردنەکە هەم زیادکردنی بودجەکە ئەمە هەوڵدانی چەند ساڵی لەمەوبەرە کە لەم ماوەیەدا ئەمە ئیشەکەی تەواو بێت. بەڵێ کاکشوان، وەکو دەزانین لە کۆنفرانسی پارساڵتاندا بڕیارتاندا کە لە دەی ئەم مانگەدا کۆنگرەی دەیەمتان بەستن، بەڵام ئەمە دواخرا هۆکارەکانی چی بوو گەر بە کورتی پێم بڵێ؟
بەڵێ هەڵبەتە ڕاستە ئێمە ڕێز لە ئەندامانی خۆمان دەگرین ڕێز لە ئەندامانی کۆنفرانس دەگرین لە کۆنفرانسە بە زۆرینەی دەنجی ڕەها بڕیادراکەوە کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامی لە 5 ساڵەوە بۆ 3 ساڵ بکرێتە 3 ساڵ کە بەم پێ دەی حوتی ئەم ساڵ ڕۆژی بەستنی کۆنگرەیە بەڵام لە دانیشتنی دوێنەی سەکردایەتیمان دەکە بە سەرپەرشتی بەڕێز ڕابەری گشتی و جێگەری ڕابەری گشتی ئەنجامدرا لەبەر کۆمەڵێک هۆ بڕیارمان دەکەوە ئەم کۆنگرەیە بۆ 4 مانگی تر دوا بخرێت واتە دوای 4 مانگی تر ئێمە قسەی لەسەر دەکەینەوە لەوانەیە مەسەن یەک لە هۆیەکان ئێستا ئەمڕۆ کە باسی هەڵبژاردننی شارەوانەکان دەکرێت ئەمە یەشێک بێ لە هۆیەکان لەبەرەوە گەر حیزبێک بەرەو کۆنگرە ڕۆیی هەموو ئیشوارەکانی ڕادەوەستن هەوڵمان داوەکەوە دوای 4 مانگی تر زیاتر زمینە سازی بۆ بکرێت ئەگەر کاتی هەڵبژاردننی شارەوانەکانیش دیاری کرات ئەمەش لەوانەیە هۆیەک بێ لە هۆیەکانی ئەوەیەوە دوێ لە دانیشتی سەکردایەتی ئەم پرسە دواخرە بۆ کاتێکی تر خۆ دەزانم بزوتنەوەی ئیسلامی لە کۆنگرە ناترسێت تا ئێستا نۆ کۆنگرەی بەستووە بەڵام کاکشوان ئێوە وەڵامتان چییە؟ وڵادەیەکی تازەیە دەستپێکردنەوەی تازەیە نیشانەی گەشەکردنی حیزبە ئەو مانانە دەگەین نەک مانایەکی تر بەڵێ کاکشوان ئێوە وەڵامتان چییە بۆ دەنگۆیانی باس لەوە دەکەن کە باڵی مەلا محەممەدی وەزیر لە ناو بزوتنەوەی ئیسلامی داوای دواخستنی کۆنگرەی کردووە چونکە بە وتەی ئەوان دەڵێن کە باڵی عیرفانی مەلا عەلی دەستی بەسەر ڕێخستانەکانی بزوتنەوە تا گرتووە و لە کاتی ئەنجامدانی کۆنگرەشدا وتویانە گەربێت و بڵین کۆنگرەکە بە میزاجی شخصی بەڕێوە بچێت ئەوە جیا دەبنەوە لە بزوتنەوە حزبێکی تر پێک دێنن گەر بە کورتی پێم بڵێ وەڵامتان چییە بۆ ئەم قسانە ئایا تەنها قسەیە و دەکرێت یاخود حەقیقەتێکە وجودیەیە؟ بەڵێ هەڵبەتە هەر لە نێکار حیزبێک کە بەرەو کۆنگرە دەڕوە لە میدیاکان کۆمەڵێک شت دەوروژێنرێت بە تایبەتی ناحەزانی ئەو لایەنە ئێمە بەدڵنیایەوە بەڕێز کاک عیرفان علی عەبدولعەزیز و بەڕێز مامۆستا محەممەد عومەر عەبدولعەزیز کە جێگەری ڕابەری گشتیە دوو کەسایەتی دیارن لەناو بزوتنەوەی ئیسلامیدا مەسەلەی باڵباڵێن من ناڵێم بیدوڕای جیاواز نییە هەمیشە بیدوڕای جیاواز حیزب دەوڵەمەند دەکات هەمیشە بیدوڕا لە تەجمیدیەوە بەرەو مەفتوحیەت و بەرەو کرانەوە بەرەو گەشەکردن و بەرەو ئازادی و سەربەسی دەڕوات ئەگەر حیزبێک ینی سەکردایەتێکی وابێتکەوە ئەندامانی وەکو مردووی سەر مردوو شۆر سیر کات هیچ ئازادیەک نەبێت ئەوە بخۆی بەڕاستی ترس و خەتەرێکی گەورەیە دڵنیات دەکەمەوە کە مەسەلەی باڵباڵێن نییە دواخستنی کۆنگرەش بە موافقە و ڕەزامەندی سەرجەم ئەندامانی سەکردایەتی شوڕای ناوەندی بزوتنەوەی ئیسلامی بووە بەستی ڕواینەکان وایە کە ئەمڕۆ بەرژەوەند وایەکان بۆ ئەم چەند مانگە دوا بخرێت بەڕێز مامۆستا مەلا محەممەدی وەزیر مەسلەی هیچ علاقەی بە مەسەی باڵباڵێن ئەوە نییە یەشێک لە مواسەفاتەکانی مامۆستا کە ئەمڕۆ ئەزمەی لە ناو هەموو سەرجەملایەنەکانی کوردستان بە ئیسلامیەکانیشەوە بۆتە گرفت ئەوەیەکەوە واز لە هەندێک پلە و ناونیشان ناهێنرێت جناوی مامۆستا خۆی ڕابەری گشتی بوو بەڵام لە کاتێکەوە کەسایەتێکی وەکوم بەڕێز مامۆستا سدیق هاتۆ ناو ڕزەکانی بزوتنەوەی ئیسلامی خۆی ڕابەرایەتی بەجێهێشت و مامۆستا بوو بە ڕابەری گشتی ئەگەر کەسێک بۆ خۆی لە ناو بزوتنەوەدا ئەو ئیسارەی هەبێت ئەو هەڵوێستەی هەبێت ئەو هەڵوێستە جوانانەی هەبێت مستحیلی بیر لەوە بکاتەوەکەوە باڵباڵێن یان بێوێ ناونیشانێکی تر لایەنێکی دروستکات ئەمانە پرۆپاگەندەی ئەوەن کەوا بزوتنەوەی ئیسلامی بەرەو کۆنگرە دەڕوات دڵنیاتان دەکەم کەوا کۆنگرە ببەسرێت یان نەبەسرێت کاتەکەی دوا بخرێت یان پێش بخرێت ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی بە محکەمی بە تۆکمەیی دەمێننەوە ئەو دوو کەسایەتی باڵباڵێن نین ئێمە ڕخنەی خۆمان ئاراستەی هەموو ئەو سایت و میدیانە دەکەینکەوە معلومات لە شوێنی نادیارەوە وەردەگرن دانەی بزوتنەوەی ئیسلامی ناشرینکەن بەڵام بەدڵنیاییەوە بزوتنەوەی ئیسلامی بەیەک دەنگی بەیەک هەڵوێستی کە لە کۆنگرەی داهاتوو ژەر دەکەوێت بەسەر هەموو ئەو کێشانەدا زاڵ دەبێت و وەڵامی هەموو ئەو درۆ لەسان دەدرێتەوە کەوە لەناو بزوتنەوە باڵباڵێن و بەشبەشەواتە کاکشوان ئایا کۆنگرەی ئێوە کۆنگرەیەکی تەقلیدی دەبێت و هێنانەوەی دەموچاوەکانی پێشوو دەبێت یاخود لە هەڵبژاردن و دیاریکردنی ڕابەر و شوراتاندا دەگەڕێنەوە بۆ جەماوەرەکەتان؟ ئێمە بەدڵنیایەوە هەتا لە هەموو کاروبارێکی استراتیژیدا بۆ جەماوەری خۆمان دەگەڕێنەوە هەتا بەشداریکردمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە لە ئەنجامی پرسوڕا و وەگرتنی ڕای ئەندامانی خۆمان بوو لە مەڵبەندەکان و مەکتەبەکان اینجا بەشداریمان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە هەر بۆ خۆی
بەستنی زۆری کۆنگرەکانی بزنەوەی ئیسلامی بۆ ئەوە دەگەڕێتەوەکەوە لەوانەیە لەسەر داواکردنی جەماوەری خۆمان بێت. ئێستا کە کۆنفرانس بڕیاری کۆنگرەی داوە ئێمە ڕێز لە ڕێی ئەوان دەگرین، لەسەر ڕێی ئەوان ئێمە کۆنگرە دەبەستین، بەڵام کۆنگرە مەسەل لە ئەوێت چەند مانجێکی تر دوا بخرێت و لە کاتێکی گونجاودا ئینشاءڵڵا دەبەسترێت. بەڵێ کاکشوان بۆچی لەم تەوقیتەدا لە ئێستادا گەڕانەوەی مەلاکرێکارتان بۆ کوردستان و ڕوژاند وەچی کراوە بۆ گەڕانەوەی مەلاکرێکار؟ بەڵێ هەڵبەتە مامۆستا کرێکار ئێمە ئەوە شتێکی واقعی و دیارێکەوە کەسایەتێکی ئیسلامیە لە کوردستاندا هەر لە سەردەمی شەڕشی ئەیلولەوە لە ناو خەبات و تێکۆشاندا بووە. ئێمە هەندێکشت بە سینەیەکی فراوانەوە بەکو ئاسۆ بۆ داهاتوو دەڕوانین، بۆیە ئەو لێدوانانە دەین لە ئەنجامی تێڕوانینی فراوانی بزوتنەوەی ئیسلامی بۆ ئێستا و بۆ داهاتوو. مامۆستا کرێکار بەس کتێبەکانی بەسن بۆ ئەوەندەیکەوە وای لە گەنجی کورد کردووە سەربازی نەکارە ناوڕێزەکانی حیزی بەعسە. گەنجی کورد نەچێت لە معسکەرەکانی عینزالە و موسەیب و بەسڕە و شەڕناڕەواکانی بەعس لە جەبەکانە بەکوژ بدرێن، بەڵکو هانی داون کەوا چەک لە شانکەن و بەگەشت حیزی بەعس دابستنەوە. مامۆستا کرێکار لە ناو بزوتنەوە بووە و ڕۆڵی خۆشی هەبووە و هیچ کەسێکی بێسلبیات نابێت، بەڵام لە دوای لێکترازانەکان وەکو باقی ئەو کەسانێکەوە خواحافیزیان لە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی کرد و لە بزوتنەوە چوونە دەرەوە، مامۆستا کرێکاریش لە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی چۆتە دەرەوە. ئێمە وتومانە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان وای بە چاکرزانی وەکو پێشنیارێک هەمیشە موساڵەحەیەکی نیشتیمانی هەبێت لەگەڵ ئەو کەسانێکەوە بەهۆیەک لە هۆیەکان بەهۆی بارودۆخێکەوە وایە کە ئێستا ئەمڕۆ ناتوان لە کوردستانە هەناسەی ئازادی بدەن. ئەگەر کێشەیە گرفتێک هەیە پێویستە گفتوگویان لەگەڵدا بکرێت، عادەنەزەرێک بکرێتەوە، سیاسەتی عەفە الله عەما سەلەف بەکار بهێنرێت، ئەمانە بهێنرێت لە کوردستاندا ڕۆڵی خۆیان پێ بدرێت. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو باوکێکی میهرەبان لەگەڵ خەڵکە تەعامولکە، نەک بە سیاسەتی دوورخستنەوە و پەراوێز خستن و ئەوەی کە فڵان ساڵ وابوو ئەم ساڵ وابوو. ئێمە لەگەڵ ئەودای موساڵە نەک لەگەڵ مامۆستا کرێکارە موساڵەحەیەکی نیشتیمانی بکرێت لە کوردستاندا تەنگژە نەبێت، قەیران نەبێت. ئێمە لەگەڵ ئەودای ئۆپۆزیسیۆن کاکشوان دواپرسیارم بمبورە کاکشوان بمبورە کاتی بەرنامەکەم تەواو بوو، دواپرسیارم گەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە. لە کاتێکدا کە بزوتنەوەی ئیسلامی تەبەنی گەڕانەوەی مەلاکرێکار بکە بۆ کوردستان، چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسە یاساییانە دەکەن کە لە دژی مەلاکرێکار بوونیان هەیە لە کاتێکدا ئەو پەشیمان نییە لەو کارانی کە کردوێتی؟ زۆر بە کورتی گەروەڵام بیتەوە سوپاس دەکەم. بەڵێ ئێمە هەر لەگەڵ ئەوە داین کۆمەڵێک ئێستا وەکو باسم کردم لە چەند شوێنی تریشە وتومە مالکی ئەو بەعسیانی کە ئەمڕۆ خەریکە شکست بە پرۆسی سیاسی لە هەرێمی لە عێراق بهێنن، مالکی ئامادەی گفتوگویان لەگەڵدا بکات. بەڕێز سەرۆک تاڵەبانی وەکو سەرۆک کۆماری عێراق بەڕاشکەوانە ئەڵێ من گفتوگویان لەگەڵاکەم، ئەڵێم ئێمە لە کوردستاندا ئەگەر خەڵکانێکێ نەک مامۆستا کرێکار، ئەگەر خەڵکی نەتەوەیە، خەڵکی چەپە، هەر خەڵکی تر هەیە، یعنی موساڵەحەیە بکرێت هەموو ئەو کەیسانش کە هەیە ئەگەر شتی قانونی هەیە ئێمە ئەڵێن قانون یاسا سەروەر بێت، بە پێی یاسا و شتی مستەمسەکی هەشتێک کە هەیە خەڵک دادگایی بکرێت، بەڵام ئەو کەیسانیە ئەو دۆسیانێکەوە هەیە بە هەڵپەسراوی نەهێڵرێتەوە. بەڵێ شوان خڵاتزەی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی NRT لە شاری هەولێر. بینەرانی ئازیز، تاوتوێ ئەمڕۆمان تایبەت بوو بە قسەکردن لەسەر بارودۆخی بزوتنەوەی ئیسلامی. تا تاوتوێیەکی تر شاد و بەختەوەر بن.